سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕووماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. ئەوەی کە تا ئێستا دەمینێ هاوشانی ڕێکارەکان بۆ لەدایکبوونی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بابەتی بەشداریکردنی ئافرەتان لە ئاکایی سیاسیدا بووە بە بابەتی گەرمی ڕۆژ. لە ئێستادا ڕێژەی ئافرەتان چۆنە لە کایی سیاسیدا، بۆچی ئافرەتان دەیانەوێت لە ناوەندەکانی بڕیار و دامەزراو حکوومیەکاندا ڕۆڵیان هەبێ. بەردەوام لە ماوەی ڕابردوودا ئافرەتان و ڕێکخراوی ئافرەتان و خوشکان و ژنان گلەی ئەویان دەکرد کە ڕێگەیان پێ نادەدرێت هاوشانی پیاوان لە دامەزراو حکوومیەکاندا ڕۆڵیان هەبێت. گرفتەکە بە دیاریکراوی لەکوێدایە؟ بۆ ئەم خولەی داهاتووی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕوانی چی گۆڕانکاریەک دەکرێت لەو ڕۆوە. من هەموو ئەمانە دەکەمە تەورێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز تەلار محەممەد چالاکوانی بواری ئافرەتان. خاد و تەلار بەخێر بێت. زۆر سپاس. بابەتی بەشداریکردنی ئافرەتان لە کاری سیاسیدا بە درێژەی ماوەکانی ڕابردوو بابەتێک بووە کە زۆرترین قسە و جەدەلی بەدوای خۆی داهێناوە. لە ئێستادا عنی دەمەوێت خوێندنەوەی تۆ بزانم بۆ فەزا کۆمەڵایەتی و سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، یعنی دۆخ و ژینگەی سیاسی هەرێمی کوردستان چۆنە بۆ ئێوەی ئافرەتان تاکو بتوانن بەشداری کاری سیاسی بکەن. دیارە پێگەی بوونی ئافرەتان لە هەرێمی کوردستاندا بەپێی هەلومەرجە جیاوازەکان و سەردەمەکان گۆڕاوە و بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردوودا لە چەند ماوەی ڕابردوودا ئافرەتان ڕۆڵی زیاتریان بینیوە لە هەرێمی کوردستاندا لە کاری سیاسیدا. باشە، یعنی پرسیارێکی جەوهری لێرەدا ئەوەیە، ئەنی بۆچی ئافرەتان گرنگە لە کاری سیاسیدا بەشدار بن، یان بە دیوێکی تردا پرسیارەکە ڕوونتر بوونی ئافرەتان لە دامەزراو حکوومیەکاندا و ڕۆڵی ئەوان، یعنی چی لە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا دەگۆڕێت؟ بۆچی ئێوە دەتانوێت ئەم حوزوڕە ئەم ئامادەیەتان هەبێت؟ وەڵا ئامادەبوونی ئافرەتان لە کایەکانی سیاسەدا و لە کایەکانی حکوومەتدا دیارە هۆکارێکن بۆی کە ئافرەتان بگەن بە ئامانجەکانن و تاکێکی کۆمەڵگەن تاوەکو خزمەت بە کۆمەڵگا بکەن و لە ڕێگەی کایەکانی سیاست و حکوومەتەوە ئامانجەکانی خۆیان دەستبەر بکەن. باشە، لە ئێستادا ڕێژەی ئافرەتان چۆنە؟ یعنی لە ئاستێکدایە کە بۆ نمونە لە جێگەی تموحیەوەدا بێت، یعنی لێ ڕازین؟ بەلەپار چاوگرتنی دۆخی هەرێمی کوردستان و ئەو کۆمەڵگە و کەڵچەرێکە هەرێمی کوردستان تێیدا هەبووە، ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە کایەکانی سیاست. ئەگەر بین بە درێژایی مێژوو سێرێکی ڕابردووی ڕۆڵی ئافرەتان بکەین لە کای سیاسەکانە بەڕاستی جێدەستیان دیارە. بۆ نمونە حەبسەخانی نەقیبە خانزادە و کۆمەڵێک ئافرەتن کە ڕۆڵی بەرچاویان هەبووە لەیلا قاسمە و یەکێکی تریش لە سمبولەکانیش ئافرەتانی ئەم سەردەما لەیلا زانایە کە ئەمانە هەمویان نمونەی جوان و کە لە کایەکانی سیاسەتدا کاریان کردووە و لە ئێستادا ئافرەتان ڕۆڵیان هەیە لە کایەکانی سیاسەتدا و دەوریان هەیە، بەڵام ئەوەی کە جێگەی تێڕامانە ئافرەتان لە ناوەندی بڕیارداندا کەمن، ئەگەر هەبن بە پەنجەکانی دەست ئەژمار ئەکرێن و وا ڕێژەی بەژاری ئافرەتان کە بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2005دا قرارێک دەرتوش بە پێی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ڕێژەی ئافرەتان کە بە کۆتا لە 130 دەبێت بەژاری پێ بکرێت لە کار سیاسەکاندا. باشە، ینی پرسیارێکی دیکەانی من حتممە مەسەر بابەتی ڕێژەی بەشداربوونی ئافرەتان لە ئێستادا کە چۆنە، باز پێشەمە ینی بۆچی تا ئێستا ینی خەمی ئافرەتان نەبوو بە خەمی کۆمەڵگا و دەبواە ئافرەتان و ئەو ڕێکخراوانی بۆ نەڕێکخراوی ژنەمانەیە ئافرەتانمانەیە و خوشکالمانەیە، ینی بۆچی نیانتوانیوە خەمی ئافرەت بکەن بە خەمی کۆمەلگاوە تەواوی لایەنە سیاسەکان، ینی قەنەعاتی پێبێن کە دەبێت فعلەن ئافرەت ڕۆڵی هەبێت لە کاری سیاسیدا. بەداخەوە کە ئەو ڕێکخراوانە ڕێکخراوی بڵێن ڕێکخراوی ئافرەتان و ژنان و خوشکان ڕۆڵێکی کاریان کردووە بۆ ئەمە، بەڵام ڕۆڵێکی بەرچاویان نەبووە و جێدەستیان دیارە، بەڵام وەکو ئەوی کە بڵێم ئێشێکی تایبەتیان لەسەر ئەم بابەتە کردبێت تا ئێستا شتێکی وا نەکراوە، هەوڵیان داوە و لەم ئاخرانەشدا کە کاریان لەسەر ئەوە کردو کۆدەنگ بن و ڕەئیان ببێت لە ناوەندی قەرارداندا. خۆی یانی تەلارخان ئەم شەڕە دەبێت کێ بیکات؟ یعنی دەبێت تەنها ئەم ڕێکخراوانە خۆیان بیگەن یاخود دەبێت ئافرەتان بەدەستە جەمعی ینی ئەم هەوڵە بن؟ نەخێر، ئەبێت هەموو کۆمەڵگا بێت هاوکار بێت لەگەڵتا و هەروەها ئافرەتان یەکگرتوو بن لە ناو خۆیاندا بەدەستە جەمعی بێت، هەم ئافرەتان هەم حیزب و لایەنەکان دەبێت هاوکار بن. ئەمە بووە بە قەزێک لە ناو کۆمەڵگادا، ینی کۆمەڵگا چۆن سەیری بابەتی بەشداریکردنی ئافرەتان دەکات؟ ینی هیچ بەربەستێکی کۆمەڵایەتی هەیە لەم ڕۆوە؟
بەداخەوە لە ڕابردوودا کۆمەڵێک بربەستی زۆر هەبوو بۆ ئافرەتان بۆی ڕۆڵیان هەبێت لە کایەکانی سیاسەتە ئجا بە دوو فەقەرێ ئاخۆ پیاوەکانی ناو سیاست ڕێگەیان نەداوە ئافرەتان بێنە پێشەوە و بە تەوەرێکی تردا کە ئەو ڕای کۆمەلگا بۆ بەرامبەر بە ئافرەتێک کاتێک لە ناو سیاسەتدا کار ئەکات کە ئەو ئافرەتانە باگراوندێکیان لەسەر دروستکراوە کە ئەمە مایەی نیگەرانیە لە ناو کۆمەلگەدا بۆتە باو ئەگەر ئافرەت لە کایەکی سیاسیدا کار بکات بە شێوازێکی تر تێڕوانینی بۆ ئەکەن کە ئەمە هەمووی هۆکار بۆ ڕێگریکردن لە هاتنە پێشووی ئافرەتان لە سەردەمی گیانگیری و چۆنەڵی ئەولەما ئەم ڕوانینەی کۆمەلگا بۆ قەزای ئافرەتیش گۆڕانێکی بەسەردا ناتوە ینی بەڵێ بە تەکید لە سەردەمی ئێستادا لە سیستەمی جیهانی نوێدا و ئەم دیموکراسی کە پەیڕەو ئەکرێت بە ئەکیدی ڕێگە خۆشکەر بۆ هاتنە پێشەوەی ئافرەتان لە کای سیاسیدا چووکە یەکێک لە هۆکارە گرنگەکانی بەروپێشچوونی کۆمەلگا و هەروە هەڵسەنگاندنی پرۆسەی دیموکراسی خاڵەکە لەوانەی کە دەبێت ئافرەتان لە کای سیاسیدا بەشداری پێ بکرێن. ئەزمموی ژیانی سیاسی ئافرەتان لەم کۆمەڵگەی ئێمەدا کە لە دامەزراوە حکومەکان تەبعاً ڕۆڵیان هەبووە. ینی بایی ئەوەیە کە بۆ نمونە قەنەعەت بە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بکات کە دەبێت ڕۆڵیان پێ بدرێت و ئامادەیان هەبێت لەم پۆستە حکومیانەدا. بەڵێ بە تەکیدی ڕۆڵی ئافرەتان وەکو باسم کرد هەر لە مێژووانێ جێدەستی خۆیان جێدەستیان دیار بووە و لە ئێستادا بە خۆشحاڵیەوە لەبەری ڕۆیای گۆڕاوی کۆمەڵگا بەرامبەر بە ئافرەتان بەشداریان پێ بکرێت. باشە لە ئێستادا ڕێژەکە چۆنە ڕێژەیەکی باشە خراپە و هیچ هەوڵێکەیە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەوەی کە پێ دەوتێ باڵانسی جێندەری لە نێوان پیا و ئافرەت ینی لە بابەتی دابەشنی پۆستە حکومیەکاندا جۆرەگە تەوازنی پێوە دیار بێت. بەڵێ لە ئێستادا وەکو باسم کرد لە ساڵی 2005دا بەپێی یاسای ژمارەیەکی ساڵ 1990 لە ئەوە هەڵبژاردننی 2005 بوو قەراردرا کە ئافرەتان بە ڕێژەی لە سەیاسی ئەبێ بەژاریان پێ بکرێت لە کایە سیاسەکاندا و بە خۆشحاڵی ئەگەر سیرێک بکەین لە خولەکانی پەرلەمانەوە لە ساڵی 1992ەوە کە خولی یەکەمی پەرلەمان پێگەێنرا تەنها ئافرەت بوون ئەندامی پەرلەمان و لە خولی دووەمدا کە 29 ئافرەت بوون ئەندامی پەرلەمان لە خولی سێمدا دوای ئەو بڕیارە گرنگە 41 ئەندام پەرلەمانی ئافرەتمان بۆ دروست بوو و لە دوای ئەو خولەدا بڵێنێ 4 ئەندام پەرلەمانی ئافرەتمان هەبوو کە لە خولی چوارەمان وە بۆ خۆشحاڵ ئەم خولە ڕێژەی ئافرەتانمان 36 ئافرەتی ئەندام پەرلەمانە و یەکێک لە هەر خاڵە گرنگەکان ئەوە بووە کە بێت یەکێکیان لە ئافرەتان لە خولی پێشوودا بڕیاردراکە دەبێت یەکێکیان لە دەستەی سەرۆکایەتی ئافرەت بێت بە خۆشحاڵەوە لەم خولەدا تەثبیت بوو و ئەوەی کە گرنگە لە ئێستادا بەشداری ئافرەتان ڕێژەکەی لە ئاستی تموحی ئێمە ئافرەتاندانیەوە لە ئاستی ئافرەتانی حیزبدانە بۆ هیواین کە ڕێژەی ئافرەتان زیاد بکە لە دام و دەستگای ڕاستە لە ناو پەرلەمانە ڕێژێکی بۆ دەستنیشان کراوە بەڵام پرۆژه یاسایەکیش پێشکەش کراوە کە دەبێت ڕێژەی ئافرەتان لە ناوەندی بڕیاردا زیاد بکرێت ئافرەتان خۆیان ببنە خاوەنی بڕیار لە ناوەندی بڕیارداندا بن و بەپێی ئەو لە ساڵی 1995 بوو بەپێی کۆنگرەی پیکەن بوو کە جەخت لەسەر ئەوە کراوە کە دەبێت ئافرەتان لە ناوەندی بڕیاردا ڕۆڵیان هەبێت و بە خۆشحاڵیەوە دەوڵەتان کاریان لەسەر ئەم بابەتە کردو و ئێستاش ڕنگدانەوەی هەیە لەسەر هەرێمی کوردستاندا و بۆ کابینەی نوێی حکوومەتیش بەدڵنیاییەوە کار لەسەر ئەم بابەتە ئەکرێت. باشە بەشداریکردنی ئافرەتان یعنی ئەگەر بەم ڕێژەیە بێت لە ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە لەسەر چی بنەمایەک بووە ئایا بنەمای حیزبی کراوە بە پێوە بۆی ئافرەتێک بتوانێت پۆستێکی باڵاوەەر بێت یاخود بنەماکە نەخێر بنەمای لێهاتووی و کەفا بووە کامیان بووە خۆی هەردوو ڕۆکە ئەبینینەوە لە بەرەوەی حیزب کایەکی گرنگە لە پرۆسی دەوڵەتدا و زۆربەی پۆست و پلەکان لەلایەن حیزبەکانەوە دەدیشانەکرێت و حیزب کایەکە کە ئافرەتانیش بڕۆنە پێشەوە ئامانجەکانی خۆیان بەجیبێنن و هەروەها کەفا ئەو ئافرەتیش لێ هاتووی خۆشی ئەیسەلمێنێت کە و ئافرەتە بوونی هەیە و
سلمانوێتی. ئەمە بۆ خۆی ینی خواردنی مافی ئەو ئافرەتانە نییە کە لە چوارچەوەی بازنەی حیزب یاخود ڕێکخراوەکاندا کار دەکەن بۆ مەلانەی ئافرەتمانەوێت زۆر لێ هاتوو بێ بەڵام بە حکمی لە حیزبێکدانی ناتوانێت بگات بم پۆستانە بۆ خۆی ئەمە جۆرێک نییە لە خواردنی مافیوانی دیکە. خۆی جۆرێک نییە لە خواردنی مافی ئەوان چکە هەر ئافرەتێک کاتێکە ڕاستە لە ناو حیزبەکە کار ئەکات بەڵام پێگە و بوونی ئەو ئافرەتە خۆی ئەسلمێنێت کە لە ناو حیزب بێت ئەگەر هاتو لە دەروی حیزبیش بێت باوەڕ ناکەم ڕێگریەکی لێکرابێت کاتێکە کەسێک کەفاەیەکی تێدا هەیە ئافرەتێک کەفاەیەکی تێدا هەیە دڵنیا بە لەو شوێنە لەو مؤسسەی کە خۆی کاری تیا ئەکات بەرەو پێشچوون. بەڵام بۆ منە ئەوەی کێمە بینیمانە تاکو ئێستاکە لە دیمەنی سیاسی لە هەرێمی کوردستاندا گوزەراوە زیاتر و ئافرەتانەی کە ئێستا پلەپۆستی باڵیان هەیە ئەوانە بوون کە هەر دوجار لە پەروەردەی حیزبەکان بوون یان بۆن لە ناوەندە حیزبەکاندا کاریان کردووە. بەڵێ هەروەکو ئاماژەم پێکردی حیزب شوێنێکی گرنگە بۆ پێگەیاندنی ئافرەتان بۆ بەرەو پێشچوونی ئافرەتان بۆ ئەوەی کە ڕوتی ئافرەت خۆی تێدا ببینێتەوانێ بکایەکی گرنگە هەم پۆستە پلە و باڵاکان تێدا دەدرێتە ئەو خەڵکانی کە خۆیان کاندید ئەکەن بۆیە ئەندامی لە ناو حیزبێکە کێشێکی ئەوتۆت بۆ دروست ناکە بەڵکو هاندەرت ئەبێت بەڵکو ڕێگە خۆشکارێک ئەبێت بۆ ئەوی کە ئافرەتان بگەن بە ئامان تۆ وەک چالاکوانێکی باری ئافرەتان لەگەڵەوە دای بۆ نمونە ئەم بەربەستانی ئەو کۆت و بەندانی کە لە بەردەم ئافرەتێکدا کە بەسەر بە هیچ حیزبێک نییە دروست دەکرێت بۆ ئەوی کە بەشداری کاری سیاسی بکات لا ببرێت ینی تۆ لەگەڵ ئەمەدای ئەمە چۆن دەکرێت ینی ئەمە بابەتە چۆن دەکرێت؟ ئەو بابەتە کە ئێمە ئەمانەیە باسی لێ بکەین کە ئافرەتان لە دەروی کاری حیزبیش ئەتواندرێت ڕێگەیان بۆ خۆش بکرێت هەر بەو ڕێژەیە کە دانراوە بۆ نمونە کاتێک ئێمە ڕێژەیەک بۆ دەستنیشانەکەین کە ئافرەتان لە پەرلەمانە بڵێن وجودیان هەبێت لە سیاسی بە پێی ڕێژەی سیاسی وجودیان هەبێت بەڵام ئەگەر بێت و ڕنگدانەوەی هەبێ بۆ ناو دام و دەستگا حکومیەکاندا ئەوە ئەو کاتە ئەگەر لە ناو پرۆسەیەکی سیاسی ژانەبی لە ناو دام و دەستگاکانە کاتێک کە ڕنگدانەوەی ئەبێت پرۆسی ئافرەتان زیاد ئەکات ئەگەر پێلایەنیش بێت. ئەو دەورەی کە بە درێژای ماوەکانی ڕابردوو ئافرەت لە کاری سیاسی بینیوێتی دەورێکی ئافرەتانە بۆ یاخود پیاوانە زۆر جاگلەیەکی ئاڕاستی و ئافرەتان دەکرێت بۆ نمونە ئافرەتێک کە دواتر دەچێتە ناوەندێکی بڕیار هەر بە هەمان شێوەی پیاو و بە هەمان ستایل پیا و سیاست دەکات ئەمە بۆ خۆی زەربە و زیانی لە ئێوەی ئافرەت نەیەوە؟ بەڵێ ئەوەی کە ئەمەد ئاماژەی پێ بکەم لەسەر ئەو بابەتە بەڕاستی لە بەرەوەی ئێمە لە ناو کۆمەڵگەیەکیان و کەڵچەرەکەمان وایە پیا و سالاری پێدا هەبووە لە بەدرێژایی مێژوو ئافرەت بە ژمارە دوو بڵێن کاس کراوە واتە ڕەئی یەکەمین لەلایەن پیاوە بووە لە ناو کۆمەڵگەدا ڕەئی یەکەمیان بۆ پیاو بووە و ڕەئی دووەمیان گەڕێنراوەتەوە بۆ ژن بۆیە ئەگەر ئەم کەڵچەرە ماوە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کە ڕنگدانەوەی هەبووە لە کاری سیاسیدا بەڵێ کە بۆ نمونە ڕەئی پیاوێک زاڵ بۆ بەسەر ئافرەتەکان نەتواندراوە ئەوەی کە لە توانای خۆی هەیە لە تەمۆحی خۆیان هەبوو لاوەچە نەیتوانی بێت دەستەبەردی بکە بەڵام بە خۆشحاڵەوە لە ئێستادا ئەم ڕنگدانەوە کاڵی کرد کاڵ بۆتەوانە و ئافرەتان خاوەنی بڕیاری خۆیان و خاوەنی توانە و لێهاتوو کەفائی خۆیان. ئەم قسەیە بۆ مەسەلەی ئەو کە پێدەوتێت مەسەلەی پیا و سالاری و تێڕوانینی پیا و سالاری بۆ ئافرەت ئەمە شەر بۆم بابەتەشم قسەی جەنابە دروستە ینی ئەمە ژەر گۆڕانکاری بەسەر هاتووە بابەتەش؟ بڵێ ئەکید گۆڕانکاری بەسەر هاتووە کەم تا زۆر بێت لە شوێنێک ناوچەی بۆ ناوچەیەکیش گۆڕانکاری بەسەر هاتووە. باشە لە ئێستادا ینی بۆ نمونە گرفت ئەو گرفتانەی کە زۆر زەقن و چۆنەڵی زۆر دیارن چیە لە بەردەم ئافرەتێک بۆ ئەوی کە نەتوانێت بەشداری کاری سیاسی بکات ینی لە ئێستادا؟ یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ڕوئیای کۆمەڵگەیە بەرامبەر بە ئافرەتێک کاتێک لە سیاسەتدا کار ئەکات یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان و یەکێکی تر لە هۆکارەکان بوونی هەنێک پیاوە لە ناو موسسە سیاسەکانە کە ڕێگە خۆش نەکەن هەمیانە بەڵام هەنێک لەوانە ڕێگە خۆش ناکەن بۆ هاتە پێشەی ئافرەتان هەنێک لەوانە لە بەرەوەی ئەویش لاواچە باوەڕی بەتوانەکانی ئافرەت نەبێت لەواچێ نەتوانێت بێتە ژێر ئەو بارەی کە ئافرەتێک بڵین بڕیار بدات بەسەریا یاخود ئافرەتێک ڕۆڵی گەورەتر ببینێ بەسەر. باشە خۆی نەدەبوو ئەم بابەتە ینی بە یاسایی بکرێت لە پەرلەمانی کوردستان و یاسایەکی بۆ دەربکرێت بۆ ئەوی کە شەرعەتێکی قانونی هەبێت بۆ ئەوی دوجار هیچ ئافرەتێک ینی بە بێبەش نەکرێت لە کاری سیاسی ینی بۆ خۆی یاسایەکی تایبەت بم بابەتە وا ناکات زیاتر ینی
کۆتەکان بەندەکان لا ببرێ بەردەم ئافرەتێکدا کاتێک دەیەوێت بەشداری کاری سیاسی بکات؟ بەڵێ ناڵم وەکو ئەوەی کە بە دەستنیشان کراوەیەکێک لە ئەوانەی کە لە خولی پێشوڕات پەرلەماندا بوو پرۆژەیەک پێشکەشکرا کە دەبێت ئافرەتان لە ناوەندەکانی بڕیاردابن و یەکێکی تر بە پێشکەشی پەرلەمان کرا ئەوە بکبێت یەکێک لە سەرۆکایەتیەکان ئافرەت بێت و بە خۆشحاڵیەوە لە مێژووی کووردا لە مێژووی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئافرەتێک بۆتە ئێستا بۆتە سەرۆکی پەرلەمان کە ناوەندی بڕیاردانە کە ئەمە مای دڵخۆشیە و هیوایە کە بۆ ئافرەتان ئەگەڕێنرێتەوە کە ڕاستە ئێمە بەشداریمان پێکراوە لە پرۆسی سیاسیدا بەشداریمان پێکراوەوە دەنگمان هەبوو ڕنگمان هەبوو بەڵام لە ناوەندی بڕیاردا ڕێژەیەکی کەممان هەبووە ئەو ئافرەتانەی کە لە ناوەندی بڕیاردا بوون ڕێژەیەکی کەم بووە بەدەست ئەژمێردرێن. باشە ینی نمونەی سەرۆکی پەرلەمان کە لەلەن ئافرەتێکەوە بۆ یەکەم جار لە مێژوی سیاسیدا ینی ئەم پۆستە دەدرێت بە ئافرەتێک ینی ئەمە تەنها لێرەدا قەزەی ئافرەت کۆتایی پێدێت یاخود دەبێت ئەمە تەنها بەسە بۆ ئەوی کە ئێوە دڵخۆشن بۆ ئەوی کە بۆ من ئافرەتێک ئەم پۆستە باڵایی وەرگرتویان دەبێت چیتر بکرێت دوای ئەمەوە بۆ ئەوی کە ڕێچکەی خۆی وەربگری ئەم بابەتە؟ بەڵێ ئەمە یەکێک بوو لە هەنگاوە هەرە گرنگەکان کە بۆ ئافرەت نرا و یەکێکە لە هەرە خاڵە دڵخۆشکەرەکان کە بۆ ئافرەتە ئەمە کۆتانیە ئەمە سەرەتا و دەستپێکە بۆ ئەوەی ئافرەتان ڕۆڵی خۆیان ببینن بۆ ئەوەی ئافرەتان خاوەنی بڕیار بن لە سۆنی قەراردا. باشە دەوری ڕێکخراوەکانی ئافرەتان چۆن بوو لە ماوەی ڕابردوودا ینی گلەیەکی زۆر هەیە بۆی کە ئافرەتان نەیانتوانیوە ئەو ڕێکخراوانی کە زمان حاڵی ئافرەتان بوون بۆی کە قەزەی ئافرەت بە هەموو بوارەکانی بکە بە قەزەیەکی جددی لە کۆمەڵگەدا ینی لە دەوری ئەوان ڕازین ئێوەکو ئافرەتان خۆتان؟ دەوریان هەبووە کەم تا زۆر ئیشیان کردووە بەڵام بەداخەوە دووبارە بازەکەمەوە لەبەرەوەی کە کۆک نەبوون هەموو ڕێکخراوەکان کۆک نەبوون لەبەرەوەی هەرێکیان لە سێبەری مەسەرەن حیزبێکەوە بووە بە ئایدیایەکی جیاواز ئیشیان کردووە لەبەرەوە نەتواندراوە جێدەستیان ئەوتۆ دیار بێ لە ناو کۆمەڵگەدا و بە خۆشحاڵەوە لەم کۆتاییانەدا دەبینین کۆدەنگیەک هەیە لە ئافرەتاندا بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا هەفتەی ڕابردوودا کۆبوونەوەی کرا کە ئافرەتان بوو بە سەرجەم بە هەم سەرجەم ڕەنگەکانەوە بە سەرجەم لایەنە سیاسەکانەوە قەراردرا کە پرۆژە یاسایەک تەقدیم بکرێت کە دەبێت ئافرەتانیش لە سۆنگی قەراردابن و ئەوەیان سەلمان کە ڕاستە ناوکۆکی هەیە لە ناو حیزبەکاندا بەڵام ئێمەی ئافرەت بەو بە ئاشتیەوانە ئەتوانین کۆدەنگی بکەین و کۆبوونەوە بکەین ئەگەر پیاوەکان ناتوانن کۆ ببنەوە یاخود هاوڕا بن ئەوە ئێمەی ئافرەتین کە دەتوانین بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە کۆ ببینەوە و لەسەر چەند بڕیارێک هاوڕا بین. ئەم هەوڵە ینی ئەم هەوڵی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت دەتوانێت گۆڕانێکی نەوعی لەم بابەتەدا دروستکە لە داهاتوودا؟ بەڵێ بەتەکیت. گۆڕانکاریەکە چۆن دەبێت ینی بۆ نمونە؟ بەتەکیت کاتێککە تۆ کۆمەڵەکیت لەسەر بابەتێک هاوڕایت کۆمەڵێک دراوە لەسەر ئەو بابەتە بە کۆمەڵە فلتەرا ڕۆیشتووە بە تەکیت ڕنگدانەوەی باشی ئەبێت لەوەی کە تۆ بە تاکیت و زدایەتی لایەنێکی ترکی یاخود زدایەتی ڕێکخراوێکی ترکی نا لە ئێستا هەمووی کۆدەنگ بێت کار بۆ بابەتێ بکەن ئەکیت جێدەستیان دیارە بێ و سەرکەوتووە بەدەر لە معنی وەکو چالاگوانێکی بواری ئافرەتان هەر دەمەوێت بۆ چوون بزانن بەسەر بابەتی ڕاگەاندن ڕاگەاند چۆن دەتوانێت هاوکار بێ بۆ گەیاندنی ڕوویا و پەیامی ئێوە لە بابەتی بەشداریکردنی ئافرەتەکانی سیاسیدا؟ بەتەکیت لەم چەند ساڵانەی کۆتاییدا ڕاگەیاندن کارێکی باشی کردووە بۆ ئەوەی کە ئافرەت ڕۆڵی خۆیان هەبێت بۆ ئەوەی کە ئافرەت پێگەی هەبێت ئەگەر ببینین لە ساڵانی ڕابردوودا ئافرەتان ڕۆڵێکی زۆر کەمیان هەبوو لە میدیاکانە لە ڕاگەیاندنەکانە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئافرەتان ئەوەی کە ئافرەتان ئەبینی لە میدیا و بە ڕاگەیاندندا زۆر باشترە لە چاو ڕابردوودا. ئەو دەورێک کە ڕاگەاند بینیوێتی لە ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە دەورێک بۆ لە خزمەتی بە قەزەی ئافرەت کردووە لەم بوارەدا یاخود جۆرێک لە جۆرەکان هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە نەبێ بە دیاردێن لەناو کۆمەڵگەدا بابەتی بەشداریکردنی ئافرەتانەکانی سیاسیدا؟ دەورەکە باش بووم بەسی پرسیارەکەەوەی ینی دەورەکە باش بووە و
کارێکی باش کراوە زمینەیەکی باش خۆڵخێنراوە بۆ ئافرەتان کۆی ڕۆڵێکی باشیان هەبێت. باشە بەدەر لەمە حتمما بەڕێزت چالاکوانی باری ئافرەتانی و نزیکی لە پارتی دیموکراتی کوردستان کە ڕێکخراوی ئەو حیزبەیە پارتی چۆن دەڕوانێتە قەزەی ئافرەت یعنی ئەمە بۆ بەتە بابەتێکی جدی بەتابەتی باسیەوە دەکرێت کە ئێستا پرۆژێک ئامادەیە و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و هەرێمی دەکرێت. ئەمە بۆتە بابەتێک کە بۆ مناقەشە و مجادلە لە نێوان پارتیدا ئەم بابەتە؟ بەڵێ بەتەکید پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە ڕێگە خۆشکەر بووە بۆ ئافرەت بۆ هاتنە پێشەوەی ئافرەت بۆ بوون و کاندید بوونی ئافرەت بە خۆشحاڵیەوە لە ئێستادا یەکەم وەکو پێم وتی یەکەم هەنگاوکەنرا بۆی کە ئافرەتانمان لە سۆنی قەراردابن سەرۆکی پەرلەمانێکدا دەرنیشان کرا کە لەلایەن پارتیەوە بوو و هەروەها کۆمەڵێک ئافرەتمان هەیە کە لە سەرکردایەتیدان بەڵێ پارتی خزمەتی بە ڕۆڵی ئافرەت کردووە و زمینەی ساس کردووە بۆی ئافرەتان بێنە پێشەوە و بێنە کای سیاسیەوە. باشە بۆچی یعنی دەبینی پارتی لە هەموو حیزبەکانی زیاتر دەست پێشخەرە لەم بوارەدا بۆ پارتی ینی دەیەوێت ئافرەتان حضوری فعلیان هەیە بەواقعی لە ناوەندەکانی بڕیاردا ینی ئەمە چی سوودێکی دەبێت بۆ پارتیۆک و حیزب؟ پارتی لەبەرەوەی بە درێژایی مێژوو هەوڵی ئەوەی داوە شان بەشانی لایەنی بڵێن بەرامبەر یاخود ڕەکەزی بەرامبەر ئافرەتانیش ڕۆڵیان هەبێت و خەبات بکەن و هەروەها لەو پرۆسە دیموکراسی کە ئێستادا بەسەر هەموو جیهاندا هەیە ڕۆڵبینینی ئافرەتان دەورێکی گرنگە بۆ پێشکەوتنی کۆمەڵگا و پارتیش لەبەرەوەی حیزبێکی موسەساتیە کار بۆ دەوڵەت بوون ئەکات کار بۆ کۆمەڵە ڕۆیەی باشی هەیە لە بۆ داهاتوو بۆیە دەوێت کار بۆ ئەو کات ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویان هەبێت. باشە ئەم ڕۆڵێکە بۆ منە پارتیۆک و حیزب داوێتی بە ئافرەت ئەمە تەنها بۆ جوانکردنی دیمەنە سیاسەکە بۆ بۆی کە لە هاوشانی پیاوێکە وەزیرە ئافرەتێکیشمانە بێت بە هەمان شێوە وەزیر بێت یاخود نەخێر پارتی هەر فعلەن بڕای بەم قەزەیە هەبوو بۆی ئیشی بۆ کردووە. بەتەکید پارتی باوەڕی بەوە هەبووە کە بەڵێ ئافرەتان دەبێت شان بەشانی ڕەکەزی بەرامبەر لە کای سیاسیدا کار بکەن بەڵام وەکو وتم ئەو کۆمەلگایی کە ئێمە ژیاوین کۆمەلگایەک بووە کە ڕێگە خۆشکەر نەبووە بۆ ئافرەتان و بە خۆشحاڵیەوە لە دوای 2005ەوە سیستەمی کۆتادانرا کە ئافرەتان بەشداریان پێکرا لە سەرەتای وەکو ئاماژەم پێکرا ڕویاکە ئەو بوو بەشداری پێکردن بۆ ئافرەتان بەشداریان پێکرا لە کایە سیاسەکاندا دواتر لە ئێستا ئێمە کار بۆ ئەو ئەکرێت کە ئافرەتان ببنە خاوەنی بڕیار و قەرار. باشە ینی شتێک لە قسەکانتە زۆر سەرنج بوو بۆ من باسی کۆتات کرد و سێ جار یعنی ئەم کۆتا خۆ هەندێک جار وەکو ڕخنێک ئاڕستەی و ئافرەتان دەکرێت کە نەدەبوو ئافرەتێک بە کۆتا بچێتە کایەکی سیاسی یعنی بۆ خۆی جارێکی دیکە پێشەرکردنی مافی ئەوە نییە کە ئێوە خۆتان ئەمەتان قبوڵە خۆی لە سەرەتادا ڕێژێکی کەمی ئافرەت هەبوو لە بەشداریکردندا بۆ ئەوەی ئەو ڕێژەیە زیاد بکرێت پرۆسەی کۆتا بەکار هێنرا چکە ئەگەر سیرکن خولی یەکەمی پەرلەمان تەنها نۆ ئافرەتمان بەشداری پرۆسەی سیاسی کرد و پرۆسی پەرلەمان کرا بەڵام لە ئێستادا ئەو سیستەمی کۆتایە بۆ نمونە ئێمە لەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا چەندین ئافرەتمان هەیە کە بە دەنگی خۆی بگرە زیاتر لە دەنگی خۆی هێناوە کە ئەمە مای خۆشحاڵەیە کە ئەوە ئەگەێنێت خەڵک جەماوەر باوەڕیان هەیە بۆی ئافرەتێدا کۆکیکاری مافەکانی بێت ئافرەتێک بڕیار بدات ئافرەتێک لە پێگەیەکدا بێت کە ئەمە مای خۆشحاڵەیە بەڵێ کۆتا هەبووە کۆتا بۆ ئەو بۆ بەشداری ئافرەتان زیاد بکرێت بەڵام ئەگەر بێت و تەنها ئێمە کۆتا بەکار بهێنین بۆ ئەوەی کە کورسی پێبڕ بکرێت یاخود پۆستێکی پێبڕ کردێتەوە ئەمە بەدڵنیاییەوە زەرەر لە داهاتوو دەدات نەک ئەوەی خەواتە ئێستا ئەو یاسایی کە ڕێژەیە ساڵسی دیاریکرا بۆ ئافرەتان کە بەشدار بوون لە کاری سیاسیدا ینی ئەم یاسایە لە ئێستادا ینی حەقی ئەوەی نییە کە چۆنەڵی جایکی دێ هەموار بکرێتەوە لەگەڵەوە دانیەوەی ئافرەتان بەتەکید هەموار کرێتەوە ئێمە ئافرەتان بڕوامان بە ڕۆڵ و تواناکانی ئافرەتان هەیە و لەو باوەڕەیەم کە کۆمەڵێک ئافرەت توانیوێتی بۆ ئەم خولەی پەرلەمان دەنگی تاو بەدەست بێنێت خۆ ئەکید لە داهاتوودا زیاتر ئەتوانێت ڕۆڵ ببینێت و یەکێکیش لە خاڵە گرنگەکان ئەمێ ئاماژی پێ بکەم کۆتا تەنها بۆ ئافرەتدا نەندراوە بەڵکو کۆتا بۆ کە منەتەوایەتەکانیش دانراوە بۆ ئەوانیش تاکو ئەوانیش بتوانن لە ناو کۆمەڵگەدا دەنگێکیان هەیە و
بەشێکیان هەیە و لە کای سیاسەکانیشە بە هەمان جۆر بێت بۆیە کۆتا تەنها بۆ ئافرەت نییە. باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە بەڵام دەمەوێت کۆی سەرنجەکان و چرکەیتەوە لە دێڕێکا پێم بڵیت ئافرەتان قەزەی ئافرەت بەراورد بە ڕابردوو ینی پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە ئەگە بە ڕێژە پێم بڵێ ڕێژەکە چەندێکە یعنی جێگی دڵخۆشیە بۆ من ڕێژەی لە ساعت چەند ئەم قەزەی لە کۆمەلگەدا چۆتە پێشەوە. بەتەکیید ئافرەتان ڕۆڵی ئافرەتان بەرەو پێش چووە و لە سەرجەم دام و دەستگاکانە و لە سەرجەم سێکتەرەکانی ژیاندا ئافرەتان ڕۆڵی بەرچاویان هەیە. من ئەگەر بێم بەڕێژە بە تۆ بڵێم ڕێژێکی حقیقێتم لە بەردەستانێ بەڵام ئەگەر بێم ڕێژەیەک بە تۆ بڵێم کاری ئافرەتان لە ئێستادا لە هەرێمی کوردستان چۆن ئەتوان کار بکەن لە سایە چواردەی ئەمە ڕێژێکی زۆر زۆر دڵخۆشکەر نییە بۆ هیوایە ڕێژەکە زیاتر بکرێت و ئافرەتانیش وەکو ئینسان سیر بکرێت ینی بە پلە دوو سیر نەکرێت بە ڕقم دوو سیر نەکرێت لە ناو کۆمەڵگەدا. لەم کۆتایانەدا ئافرەتان توانیویانە ڕۆڵ ببینن بەڵام بەڕێژەیەکی زۆر نییە و هیوادارم بۆ نمونەت ویستوانە لە ئابروویەکی سربەخۆدا کار بکەن ئافرەتان لە سیاسیدا کار بکەن لە هونەردا کار بکەن کە ئەمانە هەمویان هۆکارێکن بۆ ئەوەی کە دیسان ڕۆڵی ئافرەت زیاد بێت. باشە هەرچەوتم دوا پرسیارە بەڵام ئەمە ئەکەم بە دوا پرسیار ئێستا لە سەربەندی پێکەنانی حکوومەتین و هەروەکو سەرەتا باسم کرد قەزەی ئافرەتێکی کە لەو بابەتانی کە بە گەرمی و ناقەشی لەسەر دەکرێت ئێوە وەکو ئافرەتان چی پامێکتانەیە بۆ کابینەی حکوومەت بۆ ئەوەی کە مافەکانتان دەسەبەر بکرێت؟ ئێمە دڵنیای لە کابینەی نوێدا کۆمەڵە پلە و پۆست ئەدرێت بە ئافرەتان وە داواکاریشین لەوەی کە ئافرەتان بەشداریان پێ بکرێت لە سونعی قەراردا بن. ڕاست ئێستا ئافرەتانمان لە کاری یاسادانان و دادپەروەری و دادوەری عەفوم کە بەشدارن بەڵام لە سونعی قەراردانین و هیوادارم لە دام و دەستگا حکومەکانیشدا ئافرەتان ڕێژیان بۆ دەستنیشان بکرێت و ئافرەتان بهێنرێتە پێشەوە. هیوادارم لەم کابینەیە جێگای ئافرەتان دیار بێت و دڵنیاشم لە تواناکانی ئافرەت کە لە هەر شوێنێکان لە هەر کایەکدا کار بکەن سەرکەوتووە. زۆر سپاس بۆ تەلار محەممەد چالاکوانی بواری ئافرەتان سپاس بۆ ئامادەبوونێت دووبارە بەخێر بیت. بینەرانی بەڕێز و خۆشەوی ساتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە شاد و بەختەوەر بن.